بە بەشداری زیاتر لە 100 کۆمپانیای ناوخۆیی و بیانی فیستیڤاڵی بەهار لە سلێمانی دەستی بەکارەکانی کرد. بەڵام ئەوەی کە بەدی کرا کەمترین بەرهەمی ناوخۆیی تێدا نمایش کرا. خاوەن کارە خۆماڵیەکان هۆکاری کەمی بەرهەمی خۆماڵی بۆ زیادکردنی باج و کرێی کارەبا و پێنەدانی پێشینە لەلایەن حکوومەتەوە دەگێڕنەوە. شاهۆ لە کۆمپانیاکەی خۆی هەلی کارکردنی بۆ زیاتر لە 300 کەس ڕەخساندووە، بەڵام وەک خۆی دەڵێت پێویستی بە هاوکاری حکوومەتە تا کارەکەی زیاتر پێش بخات. ڕێگری نەوعێتی هەیە، ینی ئێستا لە بوارەکەی ئێمەیە یەکێ لەوانە کە ئەتوانێت کاراسانی بۆ ئێمەکە ئارد ئێمە ئەگەر لە دەری وڵاتیش بێنین چم ئاردی ناوخۆ زۆ گرانەکەی ناتوانین بکەین بەیش لە دەری وڵات بێنین باجی نەخاتە سەر. ئەو کاتەم نتوانم ئیشەکەمان بە شێوازێک بکەین کە هەم ئیسفادە بە هاوڵاتیان گەین، هەم ئیشەکەمان بەردەوام بێ و گەورەتر بێ. لە چەند ڕۆکی ترۆ ئەتوانم ڕخنەی تەواو بگرم لە حکوومەت لەوەی کە کار ئاسانی نەکراوە لە نرخی کارەبایە لە باج و دەرامەتە. ئەو بەرهەمە خۆماڵیانەی کە لە فیستیڤاڵەکەدا نمایش کرابوون لە ڕووی ژمارە و جۆرەوە کەم بوون. ڕۆژانە 20 یا 25 ئینتاجمان هەیە بە تازەی ئەچێتە ناو بازاڕەکانەوە، بەڵام حکوومەتی جارمەتێکی نەیاوین. کۆنجی دەراوی وڵاتیش زۆر داخلی کوردستان ئەبێت بەڕاستی زۆر ئاشی ڕاشی دروست بووە، زۆر ڕاشی دروست بووە، یعنی کە ئەڵێن هی ئێمە لەناو ئەو ڕاشیانە بزر بووە. بەرهەمە خۆماڵیەکان پێداویستی بازار پڕ ناکەنەوە، هاوکات ڕکابەری لێشاوی بەرهەمە هاودەکراوەکانیشیان پێ ناکرێت. سەرۆکی یەکێتی هاوردەوە نادەکارانیش بنیادنانی پرۆژەی استراتیژی بۆ بەرهەمی ناوخۆیی لەلایەن حکوومەتەوە بە تاکە چارەسەر دەزانێت. کە وحدەی کارەبا بە 130 دینارە ئەبێتە 156 کە لە هەمان کاتدا ئێستا لە عێراقدا وحدەی کارەبا بە 70 دینارە. بۆیە ئەمە ئاستەنگێک و بارگرانیەکی خرۆستە سەر ئەوەی کەوا بەرهەمی خۆماڵی خۆمان بەرەو پێشەوە نەڕوە و دوای ئەوە باج وەرگرتن ئەمەش لەوانەیە ئاستەنگێکی گەورەی خستۆتە هەم پێشخستنی بەرهەمی خۆماڵی خۆمان. ساڵانە بە بەهای 20 میلیارد دۆلار کاڵاو بەرهەمی خۆراکی لە هەریەکە لە وڵاتانی تورکیا و ئێران و وڵاتانی دیکەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. خاوەنکارەکانیش بە پێویستی دەزانن حکوومەت هاوکاری و کارئاسانیان بۆ بکات لا پێناو زیادکردنی بەرهەمی ناوخۆدا. ئیحسان سابیر، NRT سلێمانی.